مامۆستام بەڵێ کاتەو فەرموو باش. مامۆستام کاتت باش. کاتی تۆش باش بەڕێزم. مامۆستا مەلا تارق جەنابتی؟ بەڵێ فەرموو. مامۆستا مەلا گیان یەک پرسیارم هەبوو بەڕاستی لە سویدەوە تەلەفۆنت لەگەڵەکەم. بەڵێ چاوەکەمی مامۆستا ئەمن زۆر ئەبینم لە فەیسبووک ئەم برادەرە کوردانەی خۆمان وەک جەنابەت ئێستا جەنابەت زمانت کوردیە وایە؟ بەڵێ کورد زمانی ئەبینم بۆ نمونە مەلا تارق ئەلکوردی ئەمە ئایا لە ڕوانگەی شەرعەوە چەندێک قبوڵە و لە ڕوانگەی بڵێن کوردایەتیەوە نیشتیمان پەروەریەوە چەندێک لە سەرمانەکەوێت چونکە ئەو ئەلکوردیە بۆ چی مەسەلەن بۆ بە عەرەبی بنووسرێ مەبەستەکە نووسینەکە یان مەبەستەکە تەنها لاین شەرعیەکەی کۆکۆنیە مەبەست نووسینەکەی لەوە بە ئەلکوردی نووسین نەنووسێ کوردی مەسەلەن بۆچی ئەو ئەلفلامەی پێوەی مامۆستا ئەلفلامەکە بەڵێ ئەمێ خۆی ناوەکەم تارق عەرەبیە مەلایەکەش تارق وشەیەکە عەرەبیە ئەگە بە کوردی بنووسین دەنووسین تاریق بەم شێوازە دەنووسرێتن ئەگە بە عەرەبی بنووسین کە لە قورئان هاتووە سماوە تارق هەر تارق دەنووسری بەم شێوازەیە یعنی بەڵتەی عەرەبی نەک بە کوردیەکەی کە ناوەکە بە خۆی ناوەش عەرەبی و کوردی نییە مامۆستا من مەلایەکەش بە هەمان شێوە زابدە مەلایەکەش بە هەمان شێوە ئیتر ئەم دوو ناوەیە کە مەلایەوە هەم تارق هەردووشیان عەرەبیە ئیتر ئەمنیش هەر بەمناسبەی ئەوەی کەوە هەم ناوەکەم هەم مەلایەکەش عەرەبیە کوردیەکەشم بەم شێوازە نووسی لایشکە کوردی ئەگەر بنووسین کوردی ئەم یە نیسبەت دەڵێنێ ئەم شێوازە کە دەڵێن ئەلکوردیەوە بخۆ لە زبان عەربیەکە بۆ نیسبەتی هاتی نەک بۆ کوردیەکەی يعني والحاصل هم كردية كو شواز نسيناكو هم طارق هم ملاقش عربي والفلامكش بينسوا وتنبهر بالطاوي يعني شو شكل خلط نبيتن يتهار أبو يعني هز مناسبة تجنبه قال أجاوب يعني شاش كبير تربى هنم ورنقرت يعني باش شلون تميهم ورنقرت ليكا راسك ماما صابون من برادرم هي ناوي هوزان طبعا هوزان ناوي كردية أصلا ربطي بعربة ونيا بەس نووسیوێتی هۆزان ئەلکوردی مەسەلەن ئەمە بۆ چییە گەڕێتەوە یعنی ئەمە من مناقەشەشم لەگەڵا کردووە من زۆر مشکلەم هەیە لەگەڵەوە من کەسێکی نیشتیمان پەروەرم بەڕاستی نامەوێت ئەم کوردانی ئەممان هەنی شانازی بە کورداتی خۆمان دەکەن یعنی ئەگەر شانازی بە کورداتی خۆم نەکەم ئێستانم نووسی کوردی ئەوە لەو زانیاری ئێساگەرە من کورداتی خۆم خۆشنەویست بالۆ دەنووسی کوردی دەنووسی ناوەشکەم بنووس وێنە بەڵێ یان دەنووسی خۆم مەذهب شافعی دەنووسی شافعی یعنی یان دەنووسی ئیسلامی و شێواز یان دەنووسی محەممەدی بەڵام من مامۆستا لۆ ئێمە دنیا بزانێ من کوردەمش ئەممان ینی لەبەرە لە حەدیث شاتێکەوە مەسەلەن نەفرەتکردن لە قەومیەت ینی شەشی خراپەوە کە بەرە نەهی لێکرا مامۆستا من یەک پرسیار لە جەنابەت دەکەم جەنابەت پیاوێکی بەڕێز و لە وەڵامدانەوەیە بەڕاستی من حورمەتت ئەگرم بەس پرسیارەکەم ئەوەیە من خۆم کەسێکی بێدینم بەڵام جەنابەت وەک مەلایەک وەک دیندارێ من زۆر ڕێزت دەگرم چکە مرۆڤێکی بەڕێزی ئەمەوێت بڵێم بۆچی جەنابتان بۆ هەوڵ نادەن دینی ئیسلام بەکاربێنن بۆ بەرژەوەندیەکانی نیشتیمان بۆ بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد بۆ نمونە ئەگەر سیرێک بکەی ئێستاکە تورک دینی ئیسلام کە دینێکی عەرەبیە کە لە بیابانێکی عەرەبیەوە دروست بووە بڵێن سەرچاوی ئەم دینە لە دینە ئیبراهیمەکانەوە بەڵام تورک بەکاری هێناوە بۆ کەرامەتی تورک سێریکە لە دەوڵەتی عوسمانیەوە لە 500 تا 600 ساڵ ئیمپراتۆریەتی ئیسلامی کە بەدەست تورکەوە بووە باشە هاتوون کارێکی وایان کردو هەتا قورئانیان کردووەتەوە بە تورکی بۆ پاراستنی کەرامەتی نەتەوەکەیان ئەی باشە بۆچی مامۆستا ئێمە
مەلاکانی ئێمە هەمان شت دووبارە ناکەنەوە بۆ مەلاکانی ئێمە من ئەوەنەی کە زۆر من زۆر متابعاکەم بەڕاستی هەر مەلایەک هەبێ من گوێبیستی ئەبم گوێی لێ ئەگرم و کەسێکی ناقدیشم نەق دەگرم و زۆر شارەزایشم لە قورئان و لە توراسی ئیسلامیش هەیە بۆچی مەلاکانی ئێمە ئەسڵەن هەموو شتێکی نەتەوە و بڵێن نیشتیمان و کورد و کوردستانیان وەلا ناوە خۆیان فڕۆشتووە بە عەرەب بۆچی دینی ئیسلام بەکار ناهێنن بۆ ئەوەی کە نیشتیمانی پێسەرخن پێشخن من ئێستا لە پرسیارەکە تاوا تێگەیشتم طبعا هەر بیدایت ئەوەی بزانە سەرکردەکانی ئێمە سەرکردەیەکی ئەلمانی وایە نا سەرکردەی عەفو عەلمانی سەرکردەیەکی چنە عەلمانی بەڵێ سەرکردەیەکی ئەلمانی ینی سەرکردەیەکی ئیسلامی نینە ئەوانی کە زیاتر دەسەڵاتی لەدەستە بەڵام ئایا تورکیا بەم شێوازەیە میسال لەسەر تورکینەوە ئەنی ئێستا وەلای خۆمانیانی بە ئاشکراوان دەڵێن ئەلمانی من بەڵام لە تورکیا و وەقتیمیش بەم شێوازە بوو لەلاشەش ئێمە ئەگەر بینەوە هەر وڵاتێک و هەر قەومیەتێک و هەر دەوڵەتێک بێ ئاین بەکاربینی بۆ یعنی برایەتی ئەو برایەتێکەوە مەسەڵەن لە قورئان هاتیە ئەو برایەتێکە لە قورئان هاتیە کە هەموو موسڵمانان برایەتینە هەر کەسێک بێ ئاینی بەکاربینی بۆ نەتەوەی و خۆی یعنی بێ خزمەتی نەتەوەکی خۆی پێ بکاتن فقط بەڵام لەم حاڵەتەیەدا برایەتی لە ناو موسڵمانان دروست نابێتن ئێستا ئەگەر بکەین مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکات بەڵێ ببوورە قسەت يعني ئێستا بەڵێ يعني ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم يعني ئەگەر ئاین تەنها بەکاربینە بۆ قەومیەت هەر پێشە بیدادی هەموو شتێک ئەسر کە دوو قەوم هەبوون لە مەدینەی کە داوت ئەوس و خەزرەج ئەو دوو قەومە چەند هەزار ساڵ دژمنایەتیان لەگەڵ یەکتریدا هەبووە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئەم دینی بەکاربینە بۆ قەومیەت و بۆ قەومیەتەکەی خۆی بۆ باپیرەکانی ئەوە لەو حاڵەتەدا یعنی یەکیان نەدەگرێت بە هیچ شێوازەی بەڵام کاتێککە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم هات و یعنی قورئانش فەرمی کە مسلمانە هەم برایەترینە ئیستر ئیسلام مەسەڵە کوێ فەرمێ ببوورە ئیسلام هەموو یەک لە چێندرانی بەڵێ ئەوەی کە مەسەڵەن ئەڵێ چی باسی برایەتی و ئاشتەوایی یەکا ببوورە بەڵێ ئەمە لە حەدیث جاتی یعنی لە قورئان جاتی قورئانەکە بەڵێ ئاەتەکە بەڵێ سپاس دەکەم ئەگەر ئاەتەکەم بیتێ من چووکە قورئانم لەبەردەسایە بەڵێ ئاەتەکە فەرمی ئینەمە المؤمنون إخوة والله أعلم من سورة الحجرات ئەگەر هەڵە نەبن مشکلە نییە جەنابەت ئەگەر دینێ بەو شێوازە بە پاشی وەرگرت بێ بەڵام من قسەم لەسەر ئەوەیە بەشتەش کەس دەڵێم یعنی ئێستا تۆ ئێساما وەکو مسلمان و ئێساما کوردستان زۆربەی زۆریکەوە مسلمانن ئەگەر بێت و هەمومان ئاینەکە بەکاربینین بۆ خۆمان بۆ ژیانە ڕۆژانە خۆمان وەکو عیبادەت هەم وەکوونەتەوە هیچ کێشەیەکمان نابێتن بەڵام کاتێک کە بەرنامەیەکی عیلمانی دێتە کوردستان و دژمنایەتی ئیسلام دەکاتن ئیتر ئەوە کێشەکە ڕوودا دەگەن ناخۆت کێ عیلمانیە ببوورە کێ جەنابەت پێ دوایە پارتی وێچێتی عیلمانین نەخێر مامۆستا من جۆ بگرە مامۆستا مەلاتارەیە بە هیچ جۆرێک لە جۆرەکان پارتی وێشێتی نە عەلمانی نە فڕیان بە عەلمانیەتەوە هەیە ئەوانە حیزبێکی خێڵەچین عەفوم کە من بۆ ئەوەی کە پێناسەیەکی عەلمانیت بۆ بکەم سێکولارت بۆ بکەم یاخۆ لیبراڵ یعنی ئازادی خواست یاخۆت پێناسەیەکی دیموکراسی یاخۆت ئەو یاسایانی کە مافی مرۆڤ نووسیوە با من چەشکت پێ بڵێم ئیتر من نامێ زۆر لە سەوی بەڕۆی کە ئەلمانی ئیتر مادەم بەرنامەی ئیسلام پەیڕەونەکان ئیتر ئەوانتر هەموو وەکو یەکن دەگەی بەرامبەر ئیسلام ئیتر بەم بەرنامەی ئیسلام بەرنامە من مامۆستا جۆ بگرە هەموو بەستەکە من ئەوەیە ئەوان بەرنامە ئیسلام پەیڕەو ناکەن ئیتر هەر ئەلمانی بن هەرچ بنەوە ئیتر فەرق ناکات مامۆستا ئەی بەرنامەی ئیسلام لەکوێ تەطبیقە کرێ ئەتوانی پێم بڵێ لەکوێ لەسەر ئەم زەویە بەرنامە ئیسلام لە یەک شوێنە سەر ئەو زەوی تەطبیق ناکرێتن بەرنامە ئیسلام وەکو وڵاتێک مامۆستا لە مووسڵ ببوورە لە مووسڵ تەطبیق ناکرا
يقول برنامج إسلام وبعضنا بيجمرجان نه يقدر مامۆستا تاریخ عفومکە ركاك موضوعي داعشي ورجب ترامب عاش فيها ضلي نه مامۆستا جان من ناسمە ناو ترامپ عفومکە من ناسمە ناو بابەتی ترامپ و ئەوانە جەنابەت مامۆستا ببوورە بەس پرسیارم ئەوەیە جەنابەت ئەڵێ لە مووسڵ بەرنامەی ئیسلام جێبەجێ نەکراوە ئەتوانی یەک خاڵم پێ بڵێ کە لە مووسڵ کردبێت یان دژی بەرنامەی ئیسلام بوو بێ یەک خاڵ بەڵێ ئەدی ئەوم بازارە پێمەرگە ئەدە ئیسرائیل تەنیشتیانە کە دژمناتی ئیسلام دەکاتن لە قورئانەدا ئەگەر سەبە کوفر نەبن ئەدی باشەوە دادنەه مسلمان بزگەوت ئەخراف مزگەوت کاکە تەمشاکە خوای گەورە لە قورئان باز ئینها ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها ببورة يعني تصدق عاداتك وانسرويك ما مسا پێشمەرگە سووتاندن ببورە ما مسا پێشمەرگە سووتاندنی کە داعش کردی لە ئیسلامان نەبوو ما مسا سەری هوج أنا ئێستا بۆت باسەکەم و ئەبوو بەکری سەدیق خەڵکی ئەو سووتاندنەی کرد ما مستا ئەی سەری هوجامیان بڕی لآيات محمد سورة محمد آيات الرقم 4 فإذا لقيتم الذين كفروا فاضربوا الرقاب يعني شي أي آية بيشمارق الذين كفروا نبو فاضربوا الرقاب جان رقاب لك چند دريتي يعني لقل قردنيتي اي قردن لك معلومة بس بخون بس لسر برينيه كاكا وبرزوية سنك للشر ذاتك الشركان اللي دا الملكان يعني بس وني خم لكان يبدنوا ما مصاف فاضربوا الرقاب يعني شي يعني شقاز ليل يبدن خير شمشيرة بام بسارك لدى كم كاكا تبت يد أبي لهب وتب معنا يسيها أو أصلا أو جورة تري ما بس يوي أو دستكاني بشفنا بله أو باشا إننا أول من أصلا خد آيات القرآن مش نابك خوي ليك بديتوا أي يعني استم مثلا تبت يد أبي لهب وتب ما مصلا باشا برسيار أوي يعني شيء مثلا باشا أمن أتو يساب بوسني خد يساب بمشواز تيجي ونيا أما خم بعرف ما بو حد سجك حد سك صاحش بيوم غاسل أفهمي أفهم الحديث أفهمي إن الله كتب الإحسان على كل شيء فإذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة خواجر ساكر سمشك نسي حركاتك كسك تاكوش بزواني بيكوش أولو حالتك بيغمبر صلى الله عليه وسلم لأشهر أحد أو كافر كان حتى صحابيان شهيد كردو جيان إمام حمزة كردو جيان ليو كردو كبوان ليو كردو دلكشان دليناو پیغمبر خدا سلام دیاره وقت طولای ویستی والا هم کاتم بلام خواهی گری نهی لیکر که به هیچ واسه نبیتی کافران لیکر يعني سر طولي أخنا عفو طولي كنهي لیکرد كواتب حسابه به أو آياته باطل بو بيتو أجر باطل بو لقرآن ماو نك آخر ما بس كمان أو حديثي كهنا ما بس من أو أبو كواب بيدرا بجين معنا كي كتولي قديتو بمشي وازنية كذا فهم اللي قاعدين يعملون مباني ويسبصر لي بخو كاباس البرينا كذي اللي عم بدنا يعني بياكل باش أوكي تولا سو حديث قساك أو حديثه هي شيء غير هي بخارية حديثك بلى رواه بخاري نيا متفق عليه نيا حديثك لا 40 نووي هاتيا بس بالضبط كشي رواياتي كرديا او من بعد البرنامج بس يقدر تخو هذا علاش نك اساب الدلم بل الحديث يواب زانم زاميني 40 نووي هاتي حتى كان 40 نووي بيقوم ولا مهم يصح حديث زانيه بارحال مامۆستا ئەزانی من حەزاین چۆنە حەز ناکەم زۆر بچمە ناو ئەم گفتوگوانە لەگەڵ جەنابێ کاتەکەشی درەنگە لە کوردستانی جەنابێ بەڵام بەستەنها من حەزم کرد لەسەر ئەو بابەتە قسە لەگەڵا بکەم بۆ نمونە بە ئەمە بین بۆ نمونە بچووکترین ئاەت گەرچی لە ناو قورئاندا 400 ئاەت هەیە بۆ جیهاد و نەفیر وایە 400 ئاەت هەیە جیهاد و نەفیر هەر بڕۆ لە گوگڵ بنووسە جەمیع ئاەت ياخذ قتل وقتال ياخذ جهاد ونفير نزيكي 400 آيات بجمارة كلا لكوي 6
ئاەتەکەی قورئاندایە. باشە مامۆسا، ئێمە بە نمونە لەم 400 ئاەتی جیهاد و نەفیر بەس تەنها ئاەتی ڕقم 4 سوورەتی موحەممەد دەهێنینەوە. بۆچی کورد ئەمە بەکار ناهێنێ؟ بۆ نمونە ئەڵێکی فەئیذا لەقەیتم الەزینە کەفەروا فەضربوا الرقاب. باشە، ئەی باشە بۆچی ئەم فەئیذا لەقەیتم الەزینە کەفەروا فەضربوا الرقاب بۆچی مەلاکان پێشی پێشمەرگە نەکەوتن، یاخۆت ئێوە پێشی پێشمەرگە ناکەون، یاخود لە وەزارەتی ئەوقافەوە ئەم ئاەتە بەکاربێنن بڵێن ئەوە تا خوای جۆ بگرە قسەکەم تەواو نەکردووە نانە ببوورە. بۆچی ئێوە پێشی پێشمەرگە نەکەوتن؟ ئەم ئاەتە بەکاربێنن فەضربوا الرقابی ئەوانەی پێ بکەن کە ئەیانەوێ عەفرین بگرن، فەضربوا الرقابی ئەوانەی پێ بکەن کە ئەیانەوێ شەنگال بگرن، فەضربوا الرقابی ئەوانەی پێ بکەن کە ئەیانەوێت ئەو ژنانەی نیشتیمانی ئێمە ژنە ئێزیدەکان. باشە، ژنە ئێزیدەکان خوشکی ئێمە نین مامۆستا خوشکی ئێمە نەبوون ببوورە 3500 خوشی ئێمە نین مامۆستا. ئەی خوشکی شێن؟ ئەی باشە ئەوان لەو نیشتیمانەدا لە من و تۆ کۆنتر نین؟ ئەوان پێش ئیسلام نین؟ ئەمن کە وەڵام دەدەمەوە کە مەبەست ئەمن بە وەڵامێکی ئیسلامی وەڵام دەدەمەوە. ئەوان لەناو خاڵی کوردستانن، بە هیچ شێوازەی نابی ئەزەتیان بدرێتن، بە هیچ شێوازەی نابی بکوژرێن. ئەوم لەگە ئەوەی داینەوە بە چه ئاەتێکی قورئانە بێ ئەزەتیان نەدرێ مامۆسا؟ ئەی بە چ ئاەتێکی قورئان ئەبێ ئەزەتیان بدرێت لە پێم بڵێ؟ هەرو ئاەتی ئێستا پێم وتی لەو ئاەتە دەرناچم، ئەو ئاەتە کافیە. کاکە الذين كفروا يعني چی برای عزیزم؟ مامۆستا یەک دقە کاکە ئێزیدیەکان بە هیچ جۆرێک لە جۆرەکان بە ئەهل الکتابیش هەژمار ناکرێن. باشە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگە لەو ئاەتانە نەبوو کاتێک بۆی دادەبەزێتی بۆ لە مەدینە ئەو هەمووی یەهودیە بوون کەوا لە مەدینە یەهودی هەبوو؟ دینی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم الا لو حاڵاتێک کە پێم خوا زەنجی دەکردو گیان کەسێک کە ڕێگری ئێستا تۆ کەسی ڕێگرینە ئیسلامەکە بام پێ دەڵێم ئەمریکا هاتە مەچۆ ئەمریکا مامۆستا ئێمە لە مەدینە بووین مەچۆ ئەمریکا مامۆستا ببوورە تەحەدا ئەکەم یەک سەرچاوم بۆ بێنە یەک یەهودی لە مەدینەیە ژیا بێت کاتێک کە پەیامبەری ئیسلام ئەچێتە مەدینە من ئێستاکە لێرەیە شایەتومانە هێنم بەقەدەر تۆ شارەزایم لە بە توراسی ئیسلامی هەیە یەمە کوردستانە بم بەمەلا بەس یەک بەڵگەمبەرە یەهودی لە مەدینەیە ژیاوە لە سەردەمێکا کە پەیامبەری ئیسلام لەوێ دەستی پێکرد و پێش شەڕی ئوحود بەس بەڵگەیەکم بەرێکە یەهودی لەوێ ژیا بێت. باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش بچێتە مەدینە چی لێ بوو؟ من باسی ئەوە ئەکەم کە پێغەمبەری خوای ئێوە کاتێکە حوشترەکە لەو شوێنەیەدا کە دائەنیشێت ئەبێتە مزگەوت بۆ پێغەمبەری ئیسلام بۆ پەیامبەری ئیسلام مەدینە مەجالی تیانە یەهودی تیا بژی لەبەرەوەی هەمووشم شێر بەدەست و ڕیش درێژن هەمویان خوێن لە چاویانایە ئەیانەوێت مرۆڤ بکوژن لەبەر ئەوەی لەو شوێنەوە لە مەدینەدا هەرچی ئاەتی قەتل و قیتال هەیە لە مەدینەدا هەیە هەرچی ئاەتی بەڕێز و احترام هەیە هەمووی ئاەتی مەکەویە بۆ چونکە لە مەکە سوڵتەتان بەدەست نەبوو بۆ نمونە بڵێن پەیامبەری ئیسلام لەوێدا سوڵتەی بەدەست نەبوو کەسی بە شوێنەوە نەبوو. مامۆستا من نامەوێت بێمە ناو ئەمویستم مۆزوع ئەمریکا بینمە گۆڕی لەوەی کاتە مۆزاکەتی ئەمریکا تا عێراق لە ئەوەی کەوە بێت یعنی ئاشتی بەڵاو بکاتەوە بەڵام کاتێک کە ڕێگری لێ دەکاتن خەڵکانیشی زۆر دەکوژێتن ئیسلامیش کاتێک کە ڕێگری لێ دەکرێتن ئەو کات ئەو شمشێرە بەکاردێنی ئێستا ئیسلام بێتی بانگوازی خۆ بکاتن یعنی بێتی کە خەڵک موسڵمان بە ئیش کەس عەلاقەی پێدا نەبی بۆچی شەڕ لەگە خەڵکانی تر دەکاتن؟ مامۆستا لە شوێنێکە پێم بڵێ ئیسلام لە شوێنێکە ئەسڵا پێغەمبەری خوا هاتە مەدینە یەک سلاحشان لەدەست نەبوو یەک چاو نەک خەنجەر یەک چاقۆشیان لەدەست نەبوو ئەو هەموو غەزوەیە هەمووی سەردەمی مەدینەیە ببوورەوە نییە سەردەی مەدینە قەیناکە تۆ لە دەرێ وەڵام سەردەی مەکە تەبعا تۆ بەسەر نەفەرچی زیاد ناکرێتن کاتێکیش کە پێغەمبەر خوا زیادی کرد هەر ئەمە با دەست پێ بکرد لە یەکەم شەڕ کاتێک دەست بکرد شەڕی بەدر بوو چێ دەست پێش خەری کرد ئەدیوان کافرەکان ناتن شەڕی بەدر دەمەجالم بە با جوابی شەڕی بەدرێ
للشر أخوهم كاك بيزناك زاب مامۆستا مەلا تارێک ئەلکوردی مامۆستا گوێ بگرە يعني لكلا شيء باخ قصة زور كل بامش قصة ئەخە برای عەزیزم تۆ باسی شەڕی بەدرەکەی تۆ ئەزانی لە شەڕی بەدردا تۆ ئەڵێی کە ئیسلام پەلاماری دراوە وایە ئیسلام ئەلپەرەماد بێگومان باش بەڵام بۆچی شەڕی بەدر دروست بوو ئەزانی پێش ئەوەی کە ئیسلام پەلاماری بدرێ ئەزانی ئیسلام چی کرد جەماعەتی پەیامبەری ئیسلام و سەحابەکانی چیان کرد ڕۆشتنە سەر ڕێگای قوڕەیشیەکان دزیان لێکردن حوشترەکانیان دزین کوشتنیانن ئەسڵان هەر ئەواژنە باڕۆدا بازگەم پێغەمبەری خوا سەحابە کاتێکە لە مەکە ڕۆیشتونە هەموو ماڵەکانیان تالان کرا وەکو تۆڵەی ویسان ئەو ماڵانێکە لێیان ساندرا بیگەڕێنەوە بۆ خۆیان بەڵام ئەو ئەسڵان هەر نەگەشتە دەستیانیش کە نەگەیشتە دەستیان طبعا بەشی شریان پێ بوو کاتێکە جێشی مەکەش قوڕیشیەکان هاتوو ئەو بۆ شەڕ و ئیتر لە شەڕەکە سەرکەوتون و خلاص بەهەرحاڵ من ئەو زانیاریانم هەیە ببوورە من کاتی جەنابە زیاتر ناگرم ئەگەر پێت خۆش بێ جەنابەت وەختەکەش بەهاش نەبوو تەلەفۆن کرا سێم تحالی سەر ساڵم هەیە بەڵێ گەنام لە خزمەت داما بەڕێزی بە قسەی بکرێت یعنی هەر قسەیەکی بکە من کێشم ئیتر ئەمە دینی ئیسلامە یعنی من عەفومکە مامۆستا دەبێتن یعنی کەسی بخۆرتی لەبەرەوە ئێستا کاکە با من پێت بلێم بەخوای یعنی ئیسلام خۆ ئەتۆ باز داعش دەکەی داعشەوە چەند ساڵێک کاتی پێش داعش خۆ ئەوە 200 ساڵەکە يعني دولة إسلامية هرنما وخرج بهزاران كذا ولايتي مسلمان شلون نماوه أي جندي إسلام تشيبو كاكا أي جندي إسلام تشيبو أو أي خيالي حمد تشيبو أي طالبان تشيبو تشاوكم نا أمانة هم حكم إسلامي تطبيق كده قينا كاك أوانا منطقيش بيسكوكي عندها جي كيرديو قرديت يعني إيتر أوانا برابر أمريكا وأنا تصدى صلاتيش يعني أولو زاني لي أخذ تصدى صلاتيش يعني بلام كاتيك لأمريكا من أتوتيب قرأ من إنسان خلق لأمريكا لولاتانا كبكي بخوي دي مسلمان دي بإصلاحاتي خوي تشي بخورتي لونو عكسانة كردية بلام بوز زاني لكاكا جان خواه يقول أم دين هر صديق إن الله لا يؤيد هذا الدين بالرجل الفاجر اگر بپیاوی خراپیش بپیاوی خراپیش خو اگر او دین هزار دی خلو زانیاریت او شتانو کو زانیاری باز دکم او ترامپ کاتی که هات السلول د صلات صدجات اسلامي ذکر بلا محاربه او دجاتي خو خلق همو داتن مسلمان دبن اساس لو لاتن بهزار کس مسلمان دبي شي ما مفتاح من ببورا من ريزي عفوك برسيارم ليبكا بلا من اتو بس مجالم بدا ريزي همو امشتانا اي اقرمتو ايلي بلام اصلو اساسي ني خلق مسلمانه بي اصلا بپیچوانوا اواني كين بو اوروبا هميان بيدينه بن اصلا کسیش باسی ناکا لبروی اسلام براستی استاکل لنمان برو نمان چوه او سعودیش هستی بو کردوه زۆر هەڵێ باشە مامۆستا من یەکشت بە تۆ ئەڵێم من و تۆ موعیدێک دائەنین لەسەر ئیعجازی زانستی ئیسلام و بەڵێن ئیعجازی زانستی قورئان من و تۆ دیبێتێک ڕێکە خەین باشە بۆی خەڵکیش گوێمان لێ بگرێ منیش خەڵگەم ناسێ مادام جەنابی شێ مەلا و خەتیبی مزگەوتی دڵنیابە لەوەی کە زۆر ڕێزت ئەگرم ئەتخەمە سەر چاوم بەڵێ بیر و باوەڕمان جیاوازە باشە بەڵام مادەم ئینسانێکی بەڕێزی گفتوگۆت لەگەڵە کرێ من بە خۆشحاڵیەوە زۆرم پێ خۆش ئەبێ هەموو ئیعجازەکانی کە لە قورئاندا بوونی هەیە بە حەدیث و بە ئایەت جەنابە کۆی کەرەوە یەک مەسەجم بۆ بنێرە موعیدێکم بدەرێ من و تۆ بە لایڤێک بەشدارە بین لایڤێکی لەسەرەکەینەوە و 1 سەعات 2 سەعات قسە ئەکەین هەر شەوێت تۆ تەحدیدیکەی أنا زور شتي احتياطية براكم بلام لا تسبوارد يعني لرو أو آياتاني كآيات إعجازا التي يقصل سلبكين من ما مستا بودو باركمو من وكخوم عليم همو قرآن يك إعجازي تدانية زانستيك نية لقرآن اگر جناب شد عليك كقرآن إعجازي تدايا همو زانستكاني قرآن كوكروا منيش همو بالغ زانستكاني أو إعجازاني كبستو ولا كتاب كانوا سلاو كبالله وكلاي توام جابت سيدي بوانا مثالا
بەڵێ ئەو وڵات ئەوروپیانە کە بڕ لە سەرچاوەکان بگەڕە دەبینیوە کاتێک کە دەڵێن ئێمە چنە سەر مانگ بینمان مانگ کەوا لە ناوەندی شەق بوو پێشتری کەوا پێش چەندین ساڵە ئەو مانگە دوو پارچە بووە و دواتر بۆیەکی هاتیتەوە چکە کۆرتێکی زۆر گەورە ناوەندی ئەو مانگە هەیە و بەڵگەی لە سەر کاتی خۆ ئەو مانگە بتە دوو من لە پارچە خۆزمەتەوە من ئەو یەک لە میسالەکان عادەکە وازە اقتربت الساعة وانشق مامۆستا عەفوونکە من گوێم لێ بوو مەسەلەی ئیعجازی انشقاق القەمەر هیچ مشکلە نییە نەوەک ئەمە لە 6400 ئاياتەکەی قورئان چەند ئیعجاز هەیە بەمە انشقاق القەمەریشەوە هەمووی کۆکەرەوە من بە بەڵگەی زانستی یەم وەڵامتە دەمەوە هەمووشی پشتڕاستەکەمەوە کە ئەسڵ و ئەساسی نییە هەمووشی دژی عیلمە پێم خۆشە جەنابەت کاتێک دەستنیشان بکەیت من ڕێزت ئەگرم زۆرم پێ خۆش ئەبێت کە جەنابەت تەشریف بفەرموو بێتە ناو لایڤەکەوە یەک میسالی تر بە بازەکەم تۆ وەختەکە کاتەکە درەنگە و کات قسەکردن بەڵێ وەکو داوای بردنیش بازەکەم تازە برادرش کە هاوڕێی بازم گوتیەوە برادری کە گوتی وان سال بۆ دەنێری وڵا کە تەمشان پرساد ناردی گوتم باش وەڵام دووەست گوتم کاتەکەشیان دێنی بەڵام کە تەلەفۆن کرد گوتم بارگرم بەڕێزی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش 1400 ساڵە چۆن ئەیزانی کەسێک بەرز ببێتەوە بۆ ئاسمان و هەوا نامێت و تەنگە نەفەس دەبیتن لەکوێ زانیوەتی ئەو لە قورئان باس کرایە باشە مامۆستایەک پرسیار لە تۆوەکەم تەمەنی هەموو ئیسلام بە پێغەمبەری ئەخدە ڕاستە ئەختە تۆ پرسیار لە من کە با جا بەدەمەوە تەمەنی نەنە پرسیارە لێ ناکەمەوە من ئەکرێ بڵێم ئەمە هەم پرسیارە هەم وەڵامی تۆشە تەمەنی هەموو ئیسلام بە پێغەمبەری ئیسلامیشەوە ئەگەڕێتەوە بۆ چەند 1400 يعني اگر هجرت و حساب بکەین 1439 لە هجرت و حساب بکەین ئەوە 1439 ئەو پەیامبەرایەتیە باشە مشکلە نییە باشە ئێمە 1500 حساب بکەین 1500 ساڵ لەمەوە پێش وایە مامۆستا تۆ پێ دوایە بەڵێ والحاصل پێ دوایە لە 1500 ساڵ لەمەوە پێش لەسەر ئەم زەویە شارستانیەتی مرۆڤایەتی نەبووە علم نەبووە کتێب نەبووە زانە و فیلۆسۆف نەبووە من ئەو پرسیارە لە تۆکەم ئەمەی دەبا من حەسەقەم یەک شت پێ بڵێم هەروەک چۆن بابەتی کۆرپەلەزانی لە یۆنانیەکانەوە ئەبرێت ئەهێنرێتە ناو قورئانەوە لە ڕێی وەرەق بن نەوفل باشە هەروەک چۆن پردی سێرات پردی چینۆدا لە کتێبی ئاڤێستادا لە ڕێی سەلمان فارسەوە ئەگوازرێتەوە بۆ گوێی محەممەدی ئیسلام و ئەخرێتە ناو قورئان یەک دقە بە یارمەتی ئەم زەویە ئازیزەکەی من 135,000 ساڵە پێم وابێ یعنی تێگەی تۆ من تۆ ناتوانی هەموو علم بگەڕێنەوە بۆ 1500 ساڵ لەمەوە پێش هۆمو سایپیان ئەم شکڵەیە کە من و تۆ هێن چاوەکەی من ئێمە لەو ڕەچەڵەکی هۆمۆسایپیانین قەیناکە ئەوە پێش کاکە یۆنانیەکان لە سەر و 1000 ساڵ کاکە سەیریکە ئەرستۆ و ئەفلاتون و سوقرات بەڵێ چێ بزانی کاتێک کە ئینسان بەرز بێتەوە بۆ ئاسمان هەوا نامێنێت دەرە چێ بزانی فەلسەفەی یۆنانیەکان فەلسەفەی یۆنانیەکانە بە قوربانت بم یۆنانەکان چۆن زانیە خۆ نەچونە ئاسمانم زان هەوانیە خۆ تاکو بۆچی پەیامبەری ئیسلام چوە ئاسمان نەخێر ئەو پێمە قورئان وحی لای خوا گەورە مشتێکی پێ یعنی ئەی باشە ناڵن پەیامبەری ئیسلام بە بوراق چۆتە ئاسمان بۆش بەڵێ بێگومان باش ئۆکێ باش نانە ئەی باشە ئەگەر چۆتە ئاسمان نەیئەتوانی مامۆستا ببوورە نەیئەتوانی لەسەر بوراقەوە ئاوەڕێ بداتەوە بزانە زەوی تەختە یا خڕە بۆ ئاوەڕێ نەدایەوە بۆ لە قورئانە لە 11 شوێنە ئەڵە زەوی تەختە چییە بە وەڵامی ئەوم بەرەوە مەبەستەکە چییانێتەوە لە 11 شوێنە لە قورئانە ئەو هەڵەیە دووبارە ئەکاتەوە ئەڵە زەوی تەختە ئەگەر چووە بۆ ئاسمان بەکەرێکی باڵدار بۆچی نەیزانی ئەم زەویە خڕە خۆ ئەگە تۆ لە زەوی دوورکەویتەوە کەر نەبوو ڕاست بۆ زانیاری یەکەم جا بۆ ڕاقەکە بۆ ئاسمان نەبوو
لە مەدینەی بۆ مەکە بۆ تاهۆرەوەدا ئاسمانەکەش ئەو پێژێ بۆ دروستکرا و پێغەمبەری خوا سەڵام کاتەوە ئاسمانەکە بۆراقیتەنا لە مەدینەی لە بۆ قودس کاکە ئەوە هەمومان هەموو ئەوانەمان خوێندەوە شەوی ئیسرا و میعراج بەڵێ کەریش نەبووە لە زانیاریت بۆراقیش دەڵێن لە کەری گەورەتر و لە ئەسپیش بۆ چوکترا ئەجا خۆ باشش کاکە کەر نەبێ بە ئەسب بێ چوزانم ماکەر بێ هەر شتێ بێ مشکلەی من نییە بەس بەڵام ئەم ئاژەڵە چوار پێیە باشە ئەم ئاژەڵە چوار پێیە کاتێک کە پەیامبەری ئیسلام بەرزەکاتەوە لە زەوی دووریە خاتەوە ئەی باشە پەیامبەری ئیسلام ناتوانە سێرێکی زەوی بکە لە دوورەوە بزانە ئەم زەویە خڕە بۆچی ئەبێت دوای 1300 ساڵ ناسا دروست بێت ناسا مرۆڤایەتی ئاگادار بکاتەوە کە زەوی خڕە و تەخت نییە وەکو ئەوەی کە ئێمە ئەیبینین هۆکاری شەو ڕۆژمان پێ بڵێ ئەی بۆچی هۆکاری شەو ڕۆژ لە قورئاندا لە سوورەتی کەهەف ئاەتی 86 گەورەترین هەڵەیتیایە کە ئەڵێ خۆر ئەچێتە ناو چاڵێکی ڕەشەوە فی عەینی حەمیئەتی لەسەر زەوی لە کاتێکدا خۆر 1,500,000 جار لە زەوی گەورەترە شتێک 1,500,000 جار لە شتێک گەورەتر بێ چۆن ئەچێتە ناو چاڵێک لەسەر ئەو شتە بچووکە ئەوڵامانە ئەنیسا بدقەت و شتان حازر کردێ سەر لەو دەقەیدا من هیچم حازر نەکردووە من 3 ساڵە پرسیارەکەم گوڵەکەم کاکە مەلاجان بەدقەت بتوانم وەڵام بدەم ئێستا لەو دەقەی ناتوان وەڵام بدەم سوکە من خۆزانێر هەم قورام لە ناومەشی نییە بەڵام ئەمە وەکو خۆمان یعنی هیچ شتێکیش نییە وەڵای زۆر شتیش هەبووە کەوا کاتێکە لە ئەوروپا و زانایەکان قسان لەسەر شتێک کردی لەسەر مۆزوعی کردیە پێچانە قورئان بۆ بەڵام پاش چەندی ساڵن هەر شتێ پەشمان بوویتەوە نەنا مامەسا ئەو قسانە قسەی کوردەوارین شتیوا بوونی نییە ئازیزەکەی من ئەزای مامەسا یەک شتە پێ بڵێم ببوورە مەلاجان مەلا تارق من حەزەکەم یەکشت بە برای بە ڕێزی خۆم بڵێم ئەگەر جەنابە 100% لە قورئان تێبگەی تووشی دوو حاڵەتە بی حاڵەتێکیان یان ئەبیت بە داعشێکی ڕاستەقینە یان ئەبیتە بێدین لەبەر ئەوەی پڕە لە هەڵی زانستی من قورئان بێدینی کردم مامۆستا قورئان منی بێدین کرد ئەتو ئێستا دەڵێ دەبیتە داعش یان بێدینی بۆیانە بەڵێ چکە یا قبوڵێکە یا قبوڵی ناکەی ئەم غەڵەتانە ئێدە تۆڕاوەسا ئێمە هیچ کەسێکمان وەکو ئەو مفەسیرانی قەدیم لە قورئان شارەزانینە کە چەندی وەکو ماوەسەکەم دەڕست کە تەفسیری قورئانی کردیەوە بەسەدان مامۆستا مفەسیر یعنی پینەچی مفەسیر یعنی پینەچی کابرا کە تەفسیرێکات هەڵەیەک لە قورئانە کراوە ئەویەت بە کەیفی خۆی شان و گوێشکێنێ چۆن ئەبێتە داعش کابرا ببوورە مامۆستا ببوورە ئەم سەیری کە ئەم مفەسیرانە بە کەیفی دڵی خۆیان بۆیان داتاشیوە کابرا زانیوێتی ئەمە قسەی خوانیە کاکە خوا نابێ غەڵەت بکە ئازیزەکەی من خوا ئەگەر ئەم کەونەی دروست کردبێ خالقی گردون نابێت هەڵە بکە ئازیزەکەی من ئەکرێت تۆ قاپێکە دروست کردبێت نابێ هەڵە بکە وەڵەشی نەکردیە ئافرە دە باشە هەڵەی نەکردووە ئەی باشە ئێستا ئەم ئەعجازە زانستیانی کە ئێوە پێتان وایە ئیعجازە لە قورئانە من پێتان دەڵم 100% دژی زانستە وەڵامەکانیان لەکوێیە بۆیە من بە جەنابەت ئەڵێم ئێستش دووبارەیەکەم مامۆستا با گفتوگۆ زیاتر نەکەین کاتەکەی درەنگە لە جەنابە پێم خۆشە موعیدێک بۆ من دەستنیشان بکەیت زۆر ڕێزت ئەگرم باوەڕکە ئەتخەمە سەر چاوم ئەگەر تووڕە بوویت ئەزانێکی با لە پێیجی تۆیا بێت بمهێنە خوارەوە ئەمن قەت تووڕە نابم ینی بەڵام ئەوەندێک کەسێک بەعادە بەرامبەر قسەکە ئێستر تو ئێستا هەر فکرێککە دەبی هەر بۆ چونێکە دەبی بەخوا من زۆر ئاسایی ئینسانەوە لایەکە لی وڵانە من بێڕێزیم بە تۆ کردووە بێڕێزی پێیەکەم مامۆسا نانیز بێڕێز من ڕێزیشت ئەگرم دڵنیا بە وەکومە بەستی من یانە بەستی من وایە هەر کەسێک دینێکی دەبێتن هەر کەسێک بیر بۆ چنوێکی دەبێتن هەر کەسێک بە شێوازە بیر دەکاتەوە ئیتر کەیف خۆتە بەڵام کەسێک بێ ئەگەر بەزانستی قسەکەی بەعەنە قسەکە زۆر خۆش بەڵام کەسێک بێ ئەدەی بکاتن قسەی ناشیم کە ئیتر ئەوە مەجالی قسە مامۆستاگیان ئازیزەکەم تۆ ئەزانین چۆنە برا جوانەکەم باوەڕ بکە تۆ چەندی قسەی ئەکای چەندی ینی دێ قسە لەسەر قورئان دەکەی بەڵام ئەم شتێک بەئەدەبە ئێستا من ڕێز لە تۆ دەگرم
هەر بێ بیر بۆ چنێکە دەیە بەڵام بەڕێز تۆش بەڕێز چونکە ینی دەبێت ڕێز لە بەرامبەرەکەت بگریت و ڕێز لە مرۆڤاتی بگریت و ڕێز لەو بور بۆ چنێکە خەڵگەیتی چونکە مسلمانان یەک و دوو نینە و لام وڵاتان کە مسلمانان هەنە و کە تو قسەیك بە دین بکەیان قسەیك بەخوا بکەیان قسەی بە پێغەمبەری خوا سەڵام بکەیت و ئیتر ئەوە جا مامۆستا من حەزەکەم لەسەر قسە و باز لەمانە سێرێکە عەفوم کە سێرەکەم پێم خۆشە بۆ ئەوەی کە قسە و باسێکی چڕ لەسەر ئەم بابەتەی مسلمانان ڕێژەیان چەنە لە ئەوروپا زۆرن ئایا بێدین سوکایەتیەکە یاخۆت ئیسلام سوکایەتیەکە بە مرۆڤایەتی و بە 6 ملیار مرۆڤ من ئەمەوێت ئەمە لە دیبیتێکە لە گفتوگویەکی تێر و تەسەل و چڕ و پڕدا بۆی خەڵکی ژێبیستمان بێ خەڵک ئەگەر کاتێ بەڵام ئیسلام تو ئێستا ئەگەرم باس ئیسلامەکەم لەوان تۆڕا باسی داعش بکەیت ئەمە پێمان وایە داعش کوفر دروستی کردی کاکە ئەجا من مامۆستا من ئەیسەلمێنم بە ئاەتی قورئانی ئەگەر هەر مسلمانێ هەر مەلایە تەکفیری داعش بکە ئەو مەلایە مرتەدە ئەمە تەکفیری داعش ناکەن زانیاریت هەل ئێستا من پێ دەڵێم تەکفیری ناکەی ئەم تەکفیری داعش ناکەم ئەی چۆن مەس ئەگە مسلمان نییە تەکفیری ناکەی چۆن یانی مسلمانێکی گومڕاو لە ڕێ دەرچووە ئەوەم پێی ئەڵێن خەواریج کەواتە ئەو ئاەتانەی ئەو جێبەجێیەکە ئەو ئاەتانە باویان نەماوە تۆ واڵی بۆچی باویان نەماوە ئەی کاچی من داعش کۆمەڵێک ئاەت جێبەجێیەکات یاسا و شەرعی ئیسلام سەد شتەکانی غەڵەت نییە تو نوێژێ دەکاتن کا نوێژکردن غەڵەتە ڕۆژی دەکا ڕۆژیگرتن نانانە باسی ئەوە ناکەم بە قوربان سەری پێشمەرگە لێ ئەکاتەوە ئەمە غەڵەت نییە لە ئیسلامە کاکە ئیسلام ئەمە غەڵەتە لا ئێمە ئەمە لای تۆ نەگە ئەوە نەک سەر لێکردنەوەی پێشبرێن پێشمەرگە هی کافریش نابیت پێمان غەڵەتە هی کافر نابێ کەواتە تۆ دژی ئاەتەکانی قورئانی آخر ئاەتەکان بەم شێوازە نییە کە تو لێ حاڵی بوویت ئاەتەکان ئەڵێ چی ئەڵێ مەسەلەن ماچی ملیان بکەن مامەستا وە وتێتی ماچی ملیان بکەن نەخێر ئاەتەکان هەموو کاتێک کە باسی کوشتن دەکاتن کوشتنێکی احتیاطیە ئیتر هەموو بە مەجاز لانێ کوشتنێکی بەلۆکە ئێستا کۆ بەلۆکە بیان کوژنە ئەی چۆن مەسەلە مامەستا من تێ ناگەم یعنی چی کوشتنی احتیاطی فەرقی مامۆستا کوشتنی احتیاطی چەکێک بێت کاکە کوشتنێکی احتیاطی نەک کوشتنێکی سەربڕین من بەسەکەی من تێبگات ئەی بە چی بکوژن مەسەن کوشتنی احتیاطی چۆنت مەسەلەن تووشی سەرەتانی بکەن یعنی چی لێکەن نەخێر بە چ نەفەر دەکوژرێ ئیسلام بە شمشێر نەفەری کوشتووە قورئان باسی شمشێرەکە ئیتر قورئان باس شمشێر ناکاتن باس چەکاتن چەک لەکوێ باسی چەکی کردو مامۆستا لەکوێ باسی چەشی کردو ئەگەر لە هەموو قورئانە باسی تفەنگی تیا بوو منە بم بە ئیسلام تفەنگ نا چەک کاکە چەک خەنجەری ئەگرتەوە ئیتر ئەو سلاحی خۆشمان دەتۆ هاتۆ سە قسەکەی من ئەڵێم شمشێرە تۆ باسی شمشێر ناکە باسی چەکەکە ئەڵێم چەک چییە ئەڵێ تفەنگ نییە خەنجەرە دەڵێم چەک مامەسەکەم تێگە دەڵێم چەک یعنی بەو شتا ئەو ئالەتە ئەگوترێتەری کەوا شەڕی پێ دەکرێتن ئەو چەکەی لە قورئانە باسی کراوە بەپێی ئەو سەردەمەی کە ئەگەڕێتەوە بۆ 1400 ساڵ لەمەوە پێش ئەمە شمشێرە چوزانم خەنجەرە تەورە داسە ئەم جۆرە شتانەیە چاوەکەم قیناکە بەس خۆی ئیسلام نەهی ناکاتنی تەنەت لە هەر سەردەمێک چەوێک باوابێتن بۆ چەکە شەڕ دەکرێتن باشە مامۆستا ئێستا جەنابەت بەڵێنێکم ئەدەیتێ پێت خۆش ئەبێت شەوێک من و تۆ گفتوگۆیە بکەین دیبیتێک لەسەر حەزەکەم لەسەر ئیعجازی زانستی قورئان بەڵێ زۆر ئاساییە بەڵام بەو شەرتێکەوە ئیسفادەی هەبێتن ئیسفادەی ئەبێ بێگومان بەو جێ جێران نەگری بەجێکی عینادی کە هەر ڕێگاکەی خۆت پێڕاز بین جۆلە من بگرە عەفو جۆلە هاو زمانی خۆت بگرە من کوردم
من ناڵێم برای خۆت لەبەرەوەی کە تۆ موسڵمانی بە دڵنیایی و من بە برای خۆت نازانی چکە من بێدینم من پێ دەڵێن گوێ لە هاوزمانی خۆت بگرە بس ئەو مۆزوع بالوڕم بکەمەوە بەڵ مۆزوعی ئیسلامەتی تمانەمە چەند برایەکمانێ برای شیریمانەیە برای دایک و باوچیمانەیە برای ئاینیمانەیە و برای مرۆڤاتیشمانەیە کە هەمان ئەگەڕێنەوە بۆ کەسێک کەوش حەزرەتی ئادەمە ئیتر لەو یعنی ئیسلاحاتانە لەسەر حەزرەتی ئادەمیش قساکەین ئەوەی کە گوتم ئەوەی کە بڵێ ئەوەی کە مەبەستی ماکە یعنی غەیری ئیسلام برای من نییە مەبەستم برای دینی من نییە ینی لەو مۆزەتی مامۆستا برای خۆم ینی کە لە دایک بەس ئەو مۆز باڵوازکەمان برای خۆم کە لە دایک و باوچین بۆرم نەگەر کافر بێت یعنی ئەم دەڵێم برای من نییە برای منە بەڵام برای من نییە لە دین یعنی ئەو دەستەواژانە پێم خۆش بۆ ئاگاداربی لێم بەهەڵا حاڵی نەبی باشە بە هەر حاڵ ئیتر خۆ ئیسلام هەمووی تەفسیرە ئەگەر تەفسیر نەبێ ئیتر مەسەڵەن قورئان بەبێت تەفسیر کەس لی تێ ناگا بۆ لەبەرەوەی هەڵەی تایە مامەسا لەبەرەوەی تەناقوضاتی تایە دەزانی بەبێت تەفسیرانی چۆن بەڵێ یعنی ئێستا من دەڵێمێ دەچم بۆ هەولێر ئیتر قورئان ئەو دێ باس کردیم بەڵام بۆ دەچی هەولێرێ مەبەستی لە هەولێرێ بەچ دەچی هەولێرێ کەی دێیتەوە ئیتر قورآن علم ڕۆ ینی تەفسیری دەوێت باشە مامۆستا پرسیار ئەوەیە باسی کوشتن و کوشتاری دابێ ئەو ئاەتە سەبب نزولەکەی هەیە بزانکەنجی دابەزیە و لە سەحابی و ئاەت ئیشی پێ دەکرێت یعنی مثالت بۆ دەینەوە يخو آتاتك والسارق والسارقة فاقطعوا أيديهما باشا خو لسدم إمام عمر ما بچی زور كوا برسيتي روي لمسلمانان كردو باش إمام عمر درانا قراتك إمام عمر خو أقدرم آيات القرآن آتي برام أتو آيات يكسر أو إمام عمر مرتد بو كآياتي شراقرت بوتي مرتد آيات بو هي نمو القرآن هاش كسر دزبر بو آياتي القرآن مرتد به يعني آيات القرآن بو هي نمو الله هاش كسر دزبر بو آياتي القرآن وكاري بينك مرتد به أخذت له آيات تناقشتي شلون لو آيات تناقشتي إمام عمر خم مستكوني كعملي بينكار عملي بيدكا بلام آيات بوكات وسردمي خوي وبو حمش وينك نابتو بكار بيني قدرت آياتي أو يعني الشر بكار بين برامج مسلمان وبرامج كسكوات زنقل لقلنا كاتن ما وصع أوكي أنا بحديث بيس بمفسر كان يا براي عزيز من استاكا قرشي داوي ديبيت اللي أكم بلام باسی حەزرەتی ئادەمە کرد مامۆستا حەزرەتی ئادەم و حەوا کە ئەبنە باوکو دایکی موسڵمانان تەمان باوکو دایکی من ناچکم باوەڕم پێ نییە تەمەنیان ئەگەڕێتەوە بۆ چەند تۆ پێ دووە ئەخە تۆ مامۆستا دیکتاتۆریەتەکەی تۆ لە وایە تۆ ئەڵێ دایک و باوکی منیش وایە ئەخە تۆ چۆن نەتوانێت بکەی بە دایک و باوکی اعتقادی من وایە اعتقادی خۆتی بەڵێ ئێستا تۆ ناتوانی بیکەیتە باوکو دایکی کەسێکی مارکسی من کەسێکی مارکسیم تۆ چۆن ئەتوانێ من هەر باوەڕم بە دین نییە چۆن ئەتوانێ ئادەم و حەوا بکەیتە باوکو دایکی من کە هەموو دین باسی ئادەم و حەوا کە تەمەنێ گەڕێتەوە بووە 6,000 7,000 8,000 تا 9,000 ساڵ لەمەوە پێش بەپێی هەموو دینە ئیبراهیمەکان بەپێی توراسی هەموو دینە ئیسلامیەکان دینە عەفو ئیبراهیمیەکان لە کاتێکدا ئادەم و حەوا بە یەکەمین مرۆڤ ببوورە با قسەکەم تەواوکە مامەسا ئادەم و حەوا بە یەکەمین مرۆڤ لەسەر ئەم زەویە هەژمارە کرێ بەڵام ئەگە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ 9,000 ساڵ لەمەوە پێش من بە بەڵگەوە بۆت ئەهێنم کە پارچە ئێسقانێک ئەدۆزرێتەوە لەم ئەوروپایەدا لە خوارەوە لە شەرقی ئەوروپا و لەگەڵ ئەثیوبیا کە پارچە ئێسقانەکە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 5 ملیۆن تا 7 ملیۆن پوینت 2 ساڵ لەمەوبەر کە ئێسکی مرۆڤە تێگەی ئەڵێم چی ئەم پارچە ئێسکە ئادەم و حەوا مامۆستا ئەم پارچە ئێسکە ئادەم و حەوا باتڵە کاتەوە هەموو گوێ بگرە مامۆستا ئێساین چۆنە دینەکانی ئیبراهیمی هەمویان ئابڕوویانەچێت لە مەسەلەی ئادەم و حەوا بەم پارچە ئێسقانە
با من ئێستا بە دوو وەڵام دەم یەکەم شت ئەو تاریخێکە تۆ تازەدادا 9000 ساڵە هیچ تاریخێکی صحیح من لەبارەی نەدیتیە نەشم زانێ کە هاتبی ئادێ تۆ تاریخێکی صحیحم بەرێ لەسەر ئادەم و حەوا ئیتر پێویستمە بە تاریخەکە نییە بەڵام ئاخر چونکە نیتانە چونکە نییە مامۆساژیان تەحەدا ئەکەم 100,000 ساڵە دەم بە ئێوە 200 تانەیەمێ ملیۆنێک تانەیەمێ بەس بەڵگەیەکم بەرە بڵێ ئەمە تاریخی ئادەم و حەوایە کاکە ئێوە ئادەم و حەوا جێڕنەوە بۆ پێش ئیبراهیم ئەلۆ وە دایخستەوە باشە کاک هەر برژی مامۆستای